نەتەوێ شەرکەس مێژووەک دێرین هەیە ئەت وڵاتێ عێراق و کوردستانێدا کۆمەک الهوزên قەفقاس الچەرخێ 14 و 15 بەرف هەر ئێک لە وڵاتên تورکیا و عێراق و شام هاتن و بەربەڵاو بوون الناوچێن جودا جودا ئەوان ناوچەیان لە عێراق و لە هەرێما کوردستانê ئاکنجی بوون ئەتنەهادا نزیکێ 3 ملیۆن کەسان تورکیا و عێراق و شامê ئەت ئاکنجینە لە هەرێما کوردستانê هەر ئێک لە باژێرên کەرکووک و سلەیمانی و دهۆک شەرکەسی هەبوون هەیە نەتەوێ شەرکەس gelek têkelbûn edgel milletê Kurd Elgor hind lêkolînên mêjûyî li çerxê hevdê li Sileymaniyê zortirîn xêzanên şerkes hebûn ku nizîkî 632 xêzan bûn herwesa li bajêrê Kerkûk jî 109 xêzan hebû şerkes el bajêrê Sileymaniyê el raçelên hûza Çîçanî ne هاتنا خوشک و برایên şerkes بۆ عێراق و هەرێما کوردستانê serencamê helgîrsana şeran bûye el navçeyên ew têda dijîn el Qefqas ew jî kesên aza û çavnetirs û şerker bûn lewra xwe radestî dagîrkeran nekiriye dema hatîn bû herêma Kurdistanê edgel gelê Kurd ê girtî bîne û xizmayetî jî encam daye û مل بملê gelê Kurd têkuşan kiriye bۆ parastina xaka herêma Kurdistanê. Dema em temaşayê siruştî dikeyin et nava siruştî da fêrewêekê dibîn ku pêkve jiyan û heme rengî û heme çeşnî tiştek gelek normal û siruştiye. Bi hikmê wê çandê ke herêma Kurdistanê jî siruştek gelek ciwan heye lewra takê Kurd jî her tim fêrewêekê bûye ku pêkve jiyana gelek ciwan et navbera hemî ayîn û netewan da berpa biketin. Evro em nav şarê Sileymaniyê dayîne me divêtin em bernameyekê bikeyin el ser xuşk û birayên şerkesî ke netewayekî ciyawaz e el herêma Kurdistanê jiyanê guzer dikin. Bifermûn em û hîn pêkve bizanîn wirdekariyên pêkve jiyanê et navbera xuşk û birayên şerkesî û xelkanên dîtir el vê deverê û vê navçeyê çawa têta guzer kirin bifermûn da bîner bî. ناوی چەرکەس خۆی لە ئەساسا شەڕکەرە لە بنەڕەتدا ئەگە بگەڕن بۆ ئەسەر چاو ئەسڵەکەی شەڕکە وشەی کوردیە لە سەردەمی سەڵاحەدینی ئەیوبی و دەوڵەتی پێش ئەو دەوڵەتی زەنگەکان کە لە منتیقەی مووسڵ فەرمانڕەوایەتیان کرد ئەمان کۆمەڵێک خەڵکیان لە قەفقازەوە هێنا شەڕێکی باشیانە کرد ینی کۆمەڵێک خەڵکی جەنگاوەری ئازا و بوێر بوون کە لە شەڕ نەئەترسان لە ئەساسا خەڵکی قەفقاز ئەو کات دکتۆریان ئەگەر قۆناغ بە قۆناغ بچین ئەو کات هێنان بوو چێن دەر ئەو کاتە هێنان منتیقەی مووسڵ لە منتیقەی مووسڵ جایبەر لە هەموو شتێک بنەماڵی زەنگیان پاراست ئەی چیرۆکیان چوون بوو کە هاتن بۆ هەرمی کوردستان و ئەوە زیاتر لە 150 ساڵە لێرەش ئەماینەوە سەریکە حسابکە ئەمەستە کە سەدەی 21کە ئەگەر نزیکە سەدەی لێرە ئاژی بەڵام خە لێرە ژیاون دوو خەڵ لێرە لە هەرمی کوردستان بە کوردستان بگەشتی باشووری کوردستان لە مووسڵەوە تاقاتە مووسڵ تەمەن شاری مووسڵ بەشێکی عایدی کوردستان بووە وەکو خاک ڕووبا مووسڵ دیژلە بە مسڵاتی بەڕێبێت بەری خۆڵاتی دیژلە هەمووی کوردستانە کوردنشینە دەوڵەتی مادوو دەوڵەتی کەلدانی تەحالوفەکەن بۆ ڕووخانی دەوڵەتی ئاشووری لەسەوە ڕێکەون ڕای دیژلە لە مووسڵا سنووری هەردووکیانە دوای سەڵاحەدین دایما بۆ میستر شەڕی خاجەکانیان پێ ئەکا هەر لە عینی خۆناغا تر لێرە ئەمێننەوە کە لێرە ئەمێننەوە تەمەن دەبێتە خاکی خۆیان تەمەز تاوسەگیری ئەکەن لە کووردا یعنی ئێستا بەشێکی هەرە زۆری شەرکەسیەکان خۆیان بە کورد ئەزانن ئەمە بوو ئەوە دەگەڕێتەوە کە نەیانتوانیە کلتور و ڕوشنبیری خۆی بپارێزن یانیش خۆشەویستی ئەوانە بوو ملەتی کورد کە ڕێزێکی زۆریان لێگرتووە بوویە خۆیان بە کورد ئەزانن سێ هۆکارەیە بۆ ئەوە یەکێکیان ئەمە لە دوو قۆناغ کە هاتوون قۆناغیان سەڵاحەدین خۆی هێناونی هۆی دووەم کە لە کوردستان مانەوە هەتا چوونە میسر و چوونە شامیش لەگە سەڵاحەدینە ئەوەی کە ڕێزی دەگرن کوردەکان ڕێزیان لێگرتن یعنی ئەتوانین بڵێن ئەو ڕێزگرتنەی تاکی کورد بۆ خەڵکی بیانی لە دێر زەمانەوە ئەوە هەر هەبوویە خۆی ئەوە لە مێژووە هەروە بووە بەڵام کورد باجی لەسەرەوە زۆر داوە کورد باجی ینی ئەوەی هاوکاری شانازی بەو باجەوە بدەین کە لە ڕووی مرۆڤ دۆستیەوە باج بدەین ئەگەر ئەمڕۆ دنیا لێمان تێبگا بەڵێ بەڵام دنیا لێمان تێناگا بەڵێ تورکیای ئێستا
بنەچی عوسمانیەکانە عوسمانەکان لە ڕێی ئێمەی کوردستانەوە چوونە ئەنەدۆڵ بەڵێ و ئێمە ڕێمان پێدان ئێمە هاوکاریمانکردن بەڵام ئاستا پێدەزان ئەمە سوالە پرسیارە خۆی خۆدا خاڵی سێم بەڵێ کە لێرەمانەوە زەواجیان گەڵاکردنەمانە دیسانەوە تێکەڵا بە کوڕەکەی کوردی بوون تێکەڵا بە خێزان و گوند و شاری کوردی بوون لە دابوونەریت لە کەلتور لە زمان لە هەڵسو و کەوت لە ژیان و گوزەران لە کوچقاڵ و ئاژەڵداری ئیتی ودەت لەناو کورە توانەوە کە توانەوە ینی ئیتر بوو نەبەشێک لە کورد بەڵێ ئەو هاوکاری ملەتی کورد ئەو جوامێری و ئینسانیەتی تاکی کورد لە دێر زمانەوە بەرامبەر هەموو نەتەوەکان کردووە بە تایبەت جیرانەکانمان ئێمە وەکو کورد توانیمانە بنووسینەوە وەکو مێژوو کە خەڵکانێک پێ ئاگادار بیتن کوردەمەشانزی بۆ کردووە کە هاوکاری دیان نەتەوەی کردووە دیان ئاینی کردووە دیان ئاینزای کردووە دیان پێکاتی کردووە کە ڕێزی لێگرتووە کچی داوەتێ کچی لەو هێناوە لە خزمەت یەکترا بوون زەویان پێبەخشیون خانوان پێبەخشیون ئەتوانی بڵێن هەموو ئاسانکاری ژیان بووان چۆن ئەساکرێت بەڵام پرسیاربێژەکە ئەو دیوێتی ئەوان بە ئێمەیان زانیوە دەڵم نەخێر ئەو بخۆ باش زانن کو ئەو نەتەوەیەک جودانە لە گەلێ کورد لە هەرێما کوردستانی جین ئەوان کلتور و دابوونەریت و تیتاڵێن تایبەت بخۆ هەنە تەنانەت ئدبیاوێ ئاینی ژیدا ئەو هەندێک بابەتان جودانت گەل موسڵمانên دیتر ئێمە خۆمان ینی وەک ئەجداد و باپیر و ئەوان ئەزانن خۆمان چەرکەسن موتنی ئەساسی ئێمە قەوقاز بوو قەفقاز کاتی خۆی شەڕ بوو ئەو شەڕا بینی رووسیا قەیسەری لەگەر چەرکەسیەکان 101 ساڵ بەردەوام بوو ئەم شەڕە ئیتر لە 1964 چەرکەسەکان یعنی بەرامبەر ئیمپراتۆرەیە کە 100 ساڵ شەڕ بکە کەم نییە ئیتر دوای ئەوە ئاخر شێخ شامل بوو بە قیادە ینی ئەو قائدی هیم بوو شەرەکە شاملی داغستانی ئیتر دۆڕاون یعنی هین ئەو کاتە ئەو سەردەمە جینۆساید کراون ئیتر هاتنە تورکیاش استثماری ئەم هینە کرد عوسمانیەکان ئەو سەردەمە عوسمانیەکان دەمەوێتن لە سەرزاری جەنابتان وەکو کەسێک شەرکەسی وەکو کەساتیەک دەمەوێتن بزانم یعنی ژین و ژیارتان لە هەرێمی کوردستان چۆن گوزەر ئەکات ئەکید هەرێمی کوردستان زۆر دەوڵەمەنە ینی لە هەمە جۆری زۆر دەوڵەمەنە ینی تەنیا چەرکەستی نیە ئەرمەنتیایە و هەمی ئەوەی هاتە ئێرە ئەزانی وڵاتی خۆیە خۆشەویستە هەیە بەرامبەر بێگانە بەرامبەر ئەو میێوانە یعنی هەر ئەمەش بووە فاکتەری ئەوە کە ئێستا جەنابتان وەکو ملەتێک بە ناوی شەرکەسی خۆتان بە کورد بزانن ئەکید ئێمە بە کورد دەزانن ینی خۆمان بە کورد دەزانن بەڵام جیاوازیەکەمان ئەوەیە مەسەلەن دەمەوێتن ئەو جیاوازیە بزانم جیاوازی بەڕێستان ئێستا چییە؟ جیاوازی ئێمە مەسەلەن زۆر شتەیە ئێستا مەسەلەن لە ژنی هێنان ئێمە موسڵمانن بەڵام بۆمان نییە ئێستا ینی وەک عورف ماوە بۆمان نییە ئامۆزە بێنن یا خاڵۆز باشە دکتۆریان جەناب ئێستا باسی ئاین کرد کە ئاینی خۆتان ینی ئاینێکی تایبەت بە خۆتان هەبووە کاتی خۆی دواتر بووین بە موسڵمان لە کێیەوە ئێوە وەکو ئەو شەرکەسیانەی لە هەرێمی کوردستان ئەژین لە کێیەوە ئیسلامتان وەرگرتەوە بوون بە موسڵمان ئاینی کۆنمان ئاینی تعدد العالی هەمان هەبوو ینی با خوای هەیە ئێمە بۆ خوا لێن تەحای دار هەیە تەحای خۆر هەیە تەحای ئاو هەیە ئیتر هەر شت تەحای هەیە بێجگە لە ئەم تحایەکە گەورە یعنی خوایەکە گەورە لەسەر ئەمان هەیە ینی مەفهومی ئەمە بوو دوای کە دینی جوو دەرچوو زۆربەیان مەسەلەن بوون جوو کە مەسیحیەت بەڵاو بوو مەجموعەکە بوو مەسیحی کە ئیسلامشم بەشرین پێشی 300 ساڵ کە گەیشتانە ئەوێ ئیتر بوونە ئیسلام بەڵام سەرباری ئەمە دکتورگیان کە جەنابتان ئێستش کریستیان ماوە ئێستش باشمان هەیە دەمەوێتن ئەوە بزانم عادەتتان لە هەرێمی کوردستان چەندە و دابش بووینە بوو چەند عەشیرەت شیشانیمان هەیە کە ئێرە ئەرێن چوچانی چەرکەس خۆی ئەدیگە ینی ئەدیگەیە بێژگە لە ئەو داغستانیمان هەیە ئێوە هیچ کات داوای ئەوەتان کردووە هەم لە عێراق هەم لە کوردستان کە بناسرێن بە فەرمی لە پەرلەمان بڵێن ئەوە نەتەوەیەکە لەگەڵ ئێمە ئەژیتن هەموو ماف و ئەرک لەسەر ئەمان هەیە بە تەئکید ئەوە داوامانە ئێستا بە تایبەت
لكردستان چونکە کوردستان قانون ژمارە 5 لە 2015 ئەمە زۆر گرنگە یعنی مافی هەمی کەمینەکان ئەیە ئێمەش داواکارن لە یعنی حکوومەتی هەرێم بە چاوی یعنی معایر دووەلی سەیری بکە ئێمە وەک کەمینەن ئێمە کومک لە قوتابیên زانکووە سلەیمانیê بوومە بەحەز لە هەستێ خۆ کرد هەمبەر خوشک و برایên şerkesî û rêzgirtin û parastina keltûrê pêkvejiyانê û rêzgirtin el-cudahiyan. لە شاری سلێمانیە چەندین نەتەوە و بیر و ڕاو ئاینی جیاواز هەیە کە ئێمە ڕێز لە هەمویانە گرین و هەروەها وەکو نەتەوەی شەرکەسیەکان ئەوانیشە لە سلێمانیا ژوونی ئێمە ڕێزیان لێگرین و وەکو خۆمان سیرانەکە و ئاین ئیسلام کە چۆن مامەڵە لەگەڵ ئەوان ناکەین مامەڵە لەگەڵ ئەوانی شاکەین وەکو ئەوان. ئێمە سەرەتا لە وڵاتانی دیکەوە وەکو لە وڵاتی چیچانەوە سەرمان هەڵگرتووە بە بۆنەی چەند نەهامەتیەکەوە بە بۆنەی چەند جەنگێکەوە سەرمان هەڵگرتووە هاتوین بۆ کوردستان. ئێمە لەم کوردستانە بە بۆنەی چاکی و سروشتی چاکبوونی خەڵکەکەەوە وامان لێ هاتووە کە شانازی بە کوردبوونی خۆمانەوە بکەین. کورد زۆر ڕێز لە هەموو مرۆڤەکانە گرین و هەموو کەسێکمان بەلاوە زۆر هەموو مرۆڤێکمان خۆشەوە. باشترین بەڵگەژەوە لە هەرێمی کوردستان چەنەها ئاین و مەزهەب و دین هەیە و وەکو موسڵمانێک ڕێز لە هەمویان نەگرین و دایک و باوکو و زانکۆ و لە هەموو شوێنێک فێرەکرین کە ڕێزیان لێ بگرین. پشتی دووفگەڕیان الخێزانێکێ ku ev pêkvejiyana em hemû şanaziyê pêdibin et nava wê xêzana hêja da pêkvejiyan gelek bi ciwanî berceste kiriye. Ev xêzane zalam şerkesiye û xêzana wî jî erebe û kiçika wan jî xwe ib Kurd zanît. Ib Kurdiyek ciwan jî bûme dipeyvît. Dibêje me hîç astengek nîne et rêya pêkvejiyan û rêzgirtina hevdû da. دەرباری خێزانی ئێمە ڕاستە پیاوەکەم شەرکەسیە خۆمیش بەڕێگەز عەرەبم هەروەها باوکیشم شەرکەسیە دایکم عەرەبە من هیچ جیاوازیەک نابینم لە بینی هیچ نەتەوەیەکدا من بە چاوێکی دەمارگیری تەماشەی ئەم مژارە ناکەم. یعنی ئەو پێکەوە ژیانە ئێستا ئێمە هەموو جارباسەکەین کە دەڵێن لە هەرێمی کوردستان پێکەوە ژیان هەیە لە بینی نەتەوەکانی جیاواز ئەقوامی جیاواز لە بینی ئاینەکانی جیاواز یعنی ئەوە ڕێک ئەبیندرێتن لە ناو ماڵی بەڕێستان چ پەیامێک و ڕیسالەیەک لەمەدا هەیە بە بچوونی جەنابەت پێویستە مرۆڤەکان لەگەڵ یەکتری بژین با ئاین و نەتەوەیشیان لە یەکتر جیاواز بێت. باوەرم بەوە نییە کە بڵێن ئەم ئاینە لە ئاینێکی تر باشترە یاخۆت ئەم نەتەوەیە لە نەتەوەیەکی تر باشترە. ئەوەی کۆمان دەکاتەوە ئینسانیەتە. مرۆڤەکان تا چەند هاوکار و هەماهەنگ و لێبوردە بن لەگەڵ یەکتری ئەو جوورە کەسانە لە هەمویان باشترن. پێویستە چوون بۆ خۆمان باشە بوێت دەبێت ئاواژ بین بۆ کەسەکانی بەرامبەر گرنگ نییە نەتەوە و ئاین چییە. بس في نفس الوقت يعني هەمان دەمدا حتا چه هەستێک گرنگە کەسین جیاواز ئاین و نەتەوەیدا بەلێ پاراستنێ سەردابوونەریتن خۆ بکەن. هەڵبەت زۆر گرنگە پاراستن لە سەردابوونەریت و مێژوی خۆمان بکەین. هەموو ئەمانە وەک کەلتور و کەلەپور بۆ ئێمە و نەوەکانمان و داهاتوومان دەمینێتەوە. هەمیشە من دەڵێم ئەوەی ڕابردووی نەبێت داهاتووش نەبێت. يعني جنابكم في بيت واحد جنابي هوا وەک نەتەوە شەرکەس و نەتەوێ عەرەب کە پێک ڤەجین ئەتناڤایەک خێزاندا لە هەرێما کوردستانê هەروەسات گەل نەتەوێ کورد جی ژیانê پێک ڤەگوزەردکەن. ئایا جنابي هەوا چەند خۆ ببەختەوەرد زانیت ئەتناڤا ئەڤی کەشەیدا. سپاس بخوا کەشێکی ناخۆشمان نییە. هەز بە بەختەوەری دەکەین کە ئەم ژینگەیە لە کوردستان و لە ناو ماڵماندا ڕەخساوە. هەریەکە لە ئێمە پاراستن لەسەر نەتەوە و دابوونەریتی خۆمان دەکەین و پێکەوە دەژین و دڵخۆشین. وەسەن خان دەستەکانت خۆش بیتن بۆ پێدانی ئەم زانیاریانە کە باست کرد لە بینتان لە ناو ئێک عایلەدا ئەژین و پێکەوە ژیانێکی جوانتان هەیە دەستان خۆش بیتن. بچنە لای عالیە خانیش. عالیە خان تو وەکو قوتابیەک هەم وەکو گەنجێک لە ناو عایلێکدا کە پێکەوە ژیانێکی جوان هەیە لە بینی دایک و باوکتدا
یعنی ئەتو ئەم پێکەوە ژیانە چوون ئەبینی لای تو چەند گرنگی خۆی هەیە زۆر خۆشە ینی دایکم عەرەبە و باوکم شەرکەسە و هیچ جیاوازیەک نبینم کە ینی دایکم عەرەب بێ و باوکم شەرکەسە ینی جیاوازی نییە بەڵێ باشە عالیا خان ینی ئەو جلوبەرگانە ئێستا لەبەرت ئەو جلوبەرگانە کەلتور و وەکو بڵێن دابوونەریتی شەرکەسیەکانە بەڵێ پێک هاتووە لە ئازیەکی سپی ینی پان لەگەڵ ئەوەی ئاوا هاتووە لەسەری اینجا تەتریزیشی هەیە لەسەر سنگی ئەوە دیارەکە کە ژن زۆر گرنگی هەیە لای شەرکەس ینی مەبەستت لە ناو شەرکەسیەکاندا گرنگیەکی زۆر بە ئافرەتیش ئەدرێتن بە دووادەچوون ئەکەی لەسەر شەرکەسیەکان کە کێنە لە چێ هاتینە کەی هاتینێ سێرەکەم لە یوتیوب و گوگل سێریانەکەم ینی ئەمەوێ بزانم ینی چین زۆر حەزم لێ ینی خۆم ناسێنم کە من شەرکەسم چەند هەست بە خۆشی و ئارامی و بەختەوەری ئەکەن کە ئێوە لە هەرێمی کوردستان ئەژین ساڵانێکی دیر و درێژە ینی باوک و باپیر و باپیرە گەورەتان لە هەرێمی کوردستان ژیاون چونکەوە زیاتر لە 100 ساڵەیەوە لێرە ئەژین زۆر خۆشی و ئارامی هەست دەکەین ینی هیچ بە ئێمەیان ینی هەستمان نەکرد کە ئێمە جیاوازین زۆر ڕێزم لێ ئەگرن مامۆستا و قوتابی کە من شەرکەسم هەبوونا پێکڤژیانێ لە هەرێما کوردستانê hind fakterên serekî hene ku gelê Kurd kariye ipsanahî pêkvejiyanê berqerar bikin ji wan fakteran ayîndariya gelê Kurd û hebûna serkirdatiya Kurd û siruştê takê Kurd ev her sê fakter bîne û rêxuşker bîne ku pêkvejiyan li herêma Kurdistanê berqerar bibît. ئاینی ئیسلام چەند فاکتەر بووە چەند هۆکار بووە بۆ ئەوەی ئەو پێکەوە ژیانە هەبێت لە بینی هەموو نەتەوەکان و هەموو ئاینەکانی تر کاتێک کە خی گەورە فەرمێ لا ئیکراهە فی الدین زۆری نییە لە دیناکە فەرمێ لەکم دینکم وەلیە دین هەر کەس ئاینی خۆی بۆ خۆی کەواتە لەوە تێگەیشتون تۆ باوەڕەکەی خۆت ڕوون ئەەکەیتەوە و خەڵکە باوەڕی پێهێنا باشە باوەڕی پێێنەهێنا ئێستا ڕۆژ و گرتن بە زۆر نیەت ناهێنرێ بە خەڵک بە بوچوونی جەنابێت ئەم فاکتەرە چەند بووە فاکتەرێکی بەهێز بۆ هەبوونی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان دەمەوێتن لەسەر سروشتی تاکی کورد قسە بکەیت میلەتی کورد پێم وایە لە هەموو کە زیاتر لە ئاین تێگەیشتوین هەر ئاینێک لە ناومانە بوو بێ ڕێز و تایبەتمەندی خۆی بووە و بە جوانترین شێوە پیادەکراوە جارانی زوو لە مزگەوتی گەورە و مزگەوتی خانەقاوە ئەگەر دەست پێ بکەین کە کۆنترین مزگەوتەکانی شاری سلێمانین دوای ئاسران مامۆسایی مزگەوتەکە دانیشتووە ئیمام و خەتیبی مزگەوتەکە دانیشتووە خەڵکی گەڕک هاتوون لێ کۆبوونەوە جاریوا بووە خەڵکی گەڕک مەسیحیشی تیا بووە جوولەکەشی تیا بووە هاتوون دانیشتون و مەجلیس و قسەی خۆشیان هەبووە جاریوا بۆ پیاوێکی وەکو کاک ئەحمەدی شێخ کە بە قوتبی ئەم شارە مەشهورە خەڵکێکی جوولەکە هاتووە تەکلیفێکی لێ کردو ڕۆیشتەوە بەدەمیەوە چ تێڕوانینێکت هەیە بۆ هەبوونی ئەم هەموونەتەوە جیاوازانە لە هەرێمی کوردستان کە ئێمە توانیومانە ڕێز لە هەموو بیر و بچوونێک بگرین تەنانەت نەتەوەی شەرکەستیەکان ئێستا وەکو بڵێن کەلتور و دابوونەریتی خۆیانیش پاراستووە وەکو نەتەوەیەکی جیا لە هەرێمی کوردستان و مل بە ملی خەڵکی هەرێمی کوردستانیش خزمەت کردووە و تێکوشان کردووە لو پاراستنی خاکی هەرێمی کوردستان لو نیشتیمانی خۆیان بچوونی جەنابەت وەکو مامۆستایەکی ئاینی سەبارەت بەمە چییە هەرکەشیەکان یا کە بە زمانی تورکی یا سەرکەشیەکانیان پێوەستن بە زمانی کوردی خۆمان زەرکەشیشیان پێوتێ ئەمانە هەر بە هەمان شێوە کۆمەڵە برای بەڕێز و خۆشەویستمان من زۆر جار لە خزمەتیان نبووین کە ئەوانیش بەشێکی خەڵکی ئەم شارن کۆمەڵە ئایلێ ڕێک و پێک ئێمە وەکو ئەلەما لەوە تێگەین کە ڕاو بۆ چوونەکان ئاساییە و بگرە بیر و بۆ چوونی جیاواز لە ئاینەکەشە ئاساییە چونکە خوا بەخوایەتی خۆی بە جیاواز دروستی کردوین و بۆ ئەوەی تێمەتۆیش لە جیاوازەکەی خۆمان بینین و هەست بکەین کە هەر یەکەمان لە تیرە و تایەفە و نەتەوەیەکین و بزانین بەڵام ئەسلی هەر هەمومانەچێتەوە بۆ حەزرەتی ئادەم ئەسلی هەمومانەچێتەوە دواتر بۆ حەزرەتی نوح و دواتر بۆ هەمومان بەنەوەی حەزرەتی ئیبراهیم مەشهورین بە تایبەت میلەتی کورد لەبەر کۆمەڵە تایبەتمەندی خۆمان هەبووە بەڵام ئەو شتانەش تەسیری لێ نەکردوین بگرە هەر پێکەوە ژیان و بگرە خۆشەویستی و هاوکاریکردن و پشتیوانیکردنی یەکتریمان بەردەوام بست. مامۆستا ڕێبوار بەحث الکوچ و
شورشن او وەک چوچانی شانازیە پێدبەن ئتکات. چەرکەسیەکان ڕەگەزێکن لە پێکاتی قەفقازی لەوێ نیشتە جێبوون ئەو دەمەی کە جەنگی 101 ساڵی رووسای قەیسەری لەگەڵ گەلانی خۆڕاگری ناوچەی قەفقازیە بۆ چ سەردەمێک مەبەست؟ بەڵێ بۆ سەردەمی ساڵی 1964 کە شۆرش و بەرخودان لەوێ سەر هەڵ ئەدات یەکێک لەو شۆرشانی کە هەمیشە چەرکەسیەکان شانازی پێوە ئەکەن شۆرشی شێخ شاملە کە لە ساڵی 1950 تەواوی پێکاتەکانی لە خۆی کۆ کردبووەوە بەڵام دواتر بە نابەرامبەری هێز ئەم شۆرشە لە بین ئەچێ و تێک ئەشکێ کۆچ و ڕاو ئەکەن ڕوەکەنە ناوچەکانی دەوڵەتی عوسمانی ئەم کۆچە بە دیاریکراوی لە ساڵی 1965 دەست پێەکە دێنە سەرەکانی لە وڵاتی سووریا بەڵێ بەشێکیان ئەچنە ئەردەن و بەشێکی دیژیان لە فیشخابوورەوە داخلی عێراق بن بڵێ تو نبینی ئەو شەرکەسیانەی خوشکبرانی شەرکەسی لە هەرێمی کوردستان ئەژین یعنی ژیانێکی ئەو پەڕی خوشی و خۆشگوزەرانیە بە حکمی ئەوەی کورد مرۆڤ دۆستە وڵە بە دڵنیایەوە نەتەوەی کورد نەتەوەیە کە هەمیشە دەرگای واڵایە لە بەرامبەر هەرگەر و هەر نەتەوایە بە هەموو پێکاتە و ڕەگەز و ئاین و چین و توێش و بە جیاوازی ڕەنگەکانیشەوە گەلی کورد هەمیشە مەسەلەن پێشوازی کردووە لە ئەو کەسانی کە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە جەنابتانیش وەکو عشیرەتی چوچانی کە غەڵەت نەبم عشیرەتی چوچانیش یەک لەو عشیرەتانەیە کە ئێستا خۆی بە عشیرەتێک ئەزانیت لە ناومەلەتی کووردا ئەوانیش کاتی خۆی لە قەوقازیەکان بووینە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە ئەگەر یەک دو قسەك سەبارەت بە ئەوانیش بکەی سوپاس دەکەین عشیرەتی چوچانی بە بڕوای من زۆر پێش چەرکەسەکان هاتوون ئەو کات کە ئەمان کەوتونەتە نێوان بەرداشی سەفەویەکان و عوسمانیەکان داخڵی هەرێمی کوردستان بوون و بەشێکمان لە بادینان ماوەتەوە و بەشەکەی تری هاتوونەتە ڕۆژهەڵاتی پارێزگای سلێمانی بە دیاریکراوی لە گوندی بیوەک نیشتە جێبوون عشێتی چوچانی لە بزاوی ڕزگاری خوازیێنێتەوەی کوردایەکێکەکەەوە عشێتە دیارانەی کە لە جەنگی ڕۆز جەنگی ڕوس و لە جەنگی ئینگلیز لە سەردەمی شۆرشی شێخ مەحموودی نەمر پاڵپشتێکی باش بوون بۆ سەرخستنی شۆرشی شێخ مەحموودی نەمر هەروە لە کۆماری مەهاباد و هەروە لە شۆرشی ئەیلول و گوڵان دیسانیش لە ڕاپەڕین ڕۆڵیان هەبووە و لەم دوایانش کە دەستی تیرۆر گەشتە وڵاتی ئێمە عشێتی چوچانی قوربانی داوە و خوێنی داوە ئێستا عشێتی عشێتێک لەسەر پێی خۆی وەستاوە خاوەن خەڵکی پڕ ئەکادیمی و لێهات و شارەزا و بە ئەزمونە هەف نیشتیمانیان بەڕێز کوردستانیان خۆشەویست چەوە ئەف ئاوێنە ئێکش فەلسەفە ئاوێنێ ئەوە و باشیên mirovî û şaşiyên mirovî dete xuyakirin dema pêkve jiyan jî hebîtin nava civakekê civakan da rêk wekû vê dê geşeketin çunke başiyên mirovî û xeletiyên mirovî et hêne xuyakirin hikmê wê çendê ku xoşewîstî navbera wan da heye et gel başiyê tevdûne û xirabî û şaşiyên êktir jî raz vedkin herêma Kurdistanê jî nimuneyeka gelek zîndiye et vî biyavey da li vê re em dê hingohêlîn jer çavdêriya Xudayê mezin û dilovan ببینم خیر و شاد حتی حلقه کدی بگین فیک خدای مزن کردستان ما بپارزید و همی کردین سرتانسری جهانی جی ات پاراستی بن و خدای مزن اوه بگ و جیانی جی هر تم گشب کتو بر پیش بچید